سڵاو قوتابیانی خۆشەویستی پۆلی 12 من مامۆستا ئەنوەر عوسمان لە ئامادەی کلێڤەری ناحوکمی و ئامادەی ئازادی کوڕان لەگەڵتانم لۆ پێشکەشکردنی بابەتێکی تر لە بابەتەکانی پرۆگرامی خۆمان ئەوڕۆ دێینە سەر یەکەمین بابەتی وەحدەی یەکەم کە قەسیدەیەکە لە قەسیدەیەکانی ڕۆمانسی بە ناوی نەشید الحوڕیە. سەرەتا دەبێ بیزانین ئەو منهەجەی ئێمە لە 5 وەحدە پێک دێت. وەحدەی یەکەمیان بە ناوی ئەڕۆمانسیە فی الئەدەب. جا لە بابەتی ڕۆمانسیەت لە ئەدەب سێ قەسیدەمان هەیە. قەسیدەی یەکەمیان قەسیدەی نەشید الحوڕیەی شیرلی، قەسیدەی دووەمیان قەسیدەی ئەلمەسائی ئیلیا ئەبوو ماضی، قەسیدەی سێمیان قەسیدەیەکی ئەلئەطلالائی ئیبراهیم ناجی. ئێستا دێینە سەر یەکەمین قەسیدەی کە دەیخینین، ئەویش قەسیدەکەی نەشید الحوڕیە، قەسیدەی نەشید الحوڕیە ئی شاعری ئینگلیزی شیرلی. سەرەتا ئەو نەسەیان لە کتابی تۆی خۆشەویست نییە، تەنها لە کتێبی مامۆستا بەدەست دەکەوی، لەبەرەوەی فەهم و نەسی مەسموع تێگەیشتنە لە دەقێکی بیستراواتە مامۆستا لۆ تۆی خۆشەویست بەدەنگ لێ دەداتن لە کتێبەکەی تو بوونی نییە. ئەوەی لە سەرەتووە بزانی نەشید الحوڕیە ئیت شاعیرەکە ئی شاعیر شیرلی و شەوماناکانی بزانی، هەندێک پرسیار و وەڵامی تێدا هەیە بیانزانی. ژیانەکەشی زۆر گرنگ نییە لە بۆ تۆی قوتابی، لەبەرەوەی ژیانەکەشی تەنها لە کتێبی مامۆستا بەدەست دەکەوی. سەرەتا ئێمە قەسیدەکە دەخوێنینەوە، پاشان شیکردنەوەیەک لە بۆ قەسیدەکە دەکەین، پاشان کەمێک باسی ژیانی شاعیر دەکەین و پرسیار و وەڵامەکانیش هەڵ دەکەین. سەرەتا خوێندنەوەی قەسیدەکە دەڵێن شاعیر دەرێ إن البرق لا يتسع إلا من سحابة واحدة إلا أنه يضيء آلاف الجزر في كل مكان والزلازل لا تدرك إلا بلدا واحدا ولكن هديرها المزمجر في جوف الأرض يهز كل البلاد وأنت أيتها الحرية وهجك أخطف من البرق وخطوك أسرع من دبيب الزلازل وخطوك أسرع من دبيب الزلزال وإن غضبك ليعصف بغضبة البحر وانفجارك تهون معه البراكين وكما يبعث ضوء الشمس بين الأمواج والجبال من خلال الضباب والعواصف الهوجاء تبعثين فجرك من روح إلى روح ومن أمة إلى أمة لتختفي أشباح الظلام في نور الفجر الجديد فلا عبيد هناك ولا طغاة. قوتمان قصيدك إيتشيا قصيدة نشيد الحرية شيلي أو قصيدة لكتابي النزعة الرومانتيكية والواقعية في الأدب والجراية كأو كتاب شخاونكيتشيا دكتور حلمي مرزوق توي قتابي دبي أوج بزاني كتابي النزعة الرومانتيكية والواقعية في الأدب نوسركي دكتور حلمي مرزوق أو قصيدة لو كتابة ورجراية كالأصلا إيشيليا شعرية إنجليزية ورجراية لبزماني عربي باشو يخيون مانو وسرتا قصيدة كيدا كينا كردي. إن البرق لا يتسع إلا من سحابة واحدة. شاعر دليل لراستيا هورا بروسكا كاتي كوا دروز دبي أو هورا بروسكا سەرهەڵدانەکەی لە پارچە هەورێکی دیاری کراوە کاتێ گەرم و سارد بە یەک دەکەوی مەوجەیەکی کارەبایی دروست دەبی و پڕشکە ئاگرێک دروست دەبی لە پارچە هەورێکی دیاری کراوە. إلا أنه يضيء آلاف الجزر في كل مكان. بەڵام کاتێکەوە ئەو پڕشکە ڕووناکاییە دەگاتە سەر زەوی هەزارەها دوورگە و شوێن ڕۆناک دەکاتەوە. والزلازل لا تدرك إلا بلدا واحدا. خۆی بوومە لەرزەش کاتێکەوە دروست دەبی بەهۆی لێخشانی زەوی طبقەکانی زەوی لە پارچە زەویەکی دیاری کراو ئەو بوومە لەرزەیە ڕوودەداتن. ولكن هديرها المزمجر في جوف الأرض يهز كل البلاد. کەچی دەنگە گەورە و بە شاق و شریقەکەی کاریگەری دەبی لەسەر چەندین شار و گوندەکانی دەوروبەر.
تا ئێستا شاعر خطابێکی غیر مباشر بە شێوازێکی ناڕاستەوخۆ باسی دوو دیاردەی سروشتی لۆ کردین. دیاردەی یەکەمیان دیاردەی بروسک بوو، دیاردەی دووەمیشیان دیاردەی بوومە لەرزە بوو. ئێستا شاعر ڕاستەوخۆ ڕوو لە ئازادی دەکا، دەڵێ وەئەنتی ئەیەتوهە الحوڕیە، تۆش ئەی ئازادی، وەهجوکی ئەخطەف من البەرقی، گەرماتی و ڕووناکاییەکەت زۆر زۆر خێراترە لە هی بروسک و هەورە تریشقە. واتە کاتێکەوە هەورە تریشقە ڕۆناکاییە، خۆشمان دەیزانین خێراترین شت حتا ڕۆناکایی لە دەنجیش خێراترە. بروسک و هەورە تریشقە لە ئاسمانەوە چ بە خێراییەک دەکاتە سەر زەوی؟ لەگەر ئەوەشە ئازادی بڵاوبوونەوە زۆر خێراترە لە بڵاوبوونەوەی بروسک و هەورە تریشقە. وەخەطوەکی ئەسرع من دەبیب الزیلزالی، ئێمە دەزانین بوومە لەرزە کاتێ لە شارێ ڕوودەدا لە خیلالی دەقەیەک یان زیاتر دەگاتە شارێکی تر، هەنگاوەکانی زۆر خێرایە. بەڵام لەگەڵ ئەوەشە کاتێ بەراوردی دەکەین لەگەڵ بڵاوبوونەوەی ئازادی لە بیر و بۆچوونی تاکەکان و بیر و بۆچوونی کۆمەڵگا و شارەکان، دەگەینە ئەو نەتیجەیەکەوە بڵاوبوونەوەی ئازادی زۆر خێراترە لە هی بوومە لەرزەش. وإن غضبك ليعصف بغضبة البحر، هەروەها کاتێ ئازادی خوازان تووڕە دەبن تووڕەیەکی وا لە ناخیان پەیدا دەبێت کەوا تووڕەیی دەریا، تووڕەیی لافا و تۆفان لە چاوی زۆر سەهل و ئاسانە. وانفجارکی تەهون معه البەراکین، تەقینەوەی گەل، تەقینەوەی ئازادی خوازان بۆ بەدەستهێنانی مافەکانیان ئەوەندە تەقینەوەیەکی بەهێزە، تەقینەوەی گڕکانەکان لە چاو ئەو زۆر سادە و ساکارە. وكما يبعث ضوء الشمس بين الأمواج والجبال من خلال الضباب والعواصف الهوجاء، هەروەکو چۆن هەتاو تیشتی خۆی دەنێری کە هەتاویش ڕەمزی ژیانە، هەروەکو چۆن هەتاو تیشتی خۆی دەنێری لە نێوان شەپۆڵەکان و شاخەکان و لە نێوان تەپ و تۆز و شتەکانی تر، هەروەها لە نێوان ڕەشەبای تێکدەر بە هەمان شێوە. تەبعەثینە فەجرەکی من ڕوح إلى ڕوح، تۆش سپێدە و مژدەی خۆت دەنێری لە کەسێکەوە بۆ کەسێکی تر، ومن ئومەة إلى ئومە، لە گەلێکەوە بۆ گەلێکی تر. جا کاتێکەوە تیشی ئازادی لۆ ناو گەلەکان دێتن، چ شتێک ڕوودەدا؟ نەتیجەکەی چییە؟ لتەختەفیە ئەشباح الظەلام، دەبێتە هۆی ونبوون و نەمانی تارماییەکان و تاریچەکان و ستەمەکان. في نور الفجر الجديد، ڕووناکایی و سپێدەیەکی نوێ بەسەر شار و وڵاتەکاندا دادێ. فلا عەبیدە هوناک، نە هیچ کەسێک وەکو کۆیلە و بەندە دەمێنێت و شانازی پێوە بکە، وەلا توغات، نە زۆردارەکانیش خۆی و دەسەڵاتیان دەبێت. جا وەکو بینیمان ئەو قەسیدەیە بە کامیلی فکرە ڕئیسیەکەی دەربارەی ئازادیە، دەربارەی داواکردنی ئازادیە، وەکو دوایێ لۆ بەڕێستان باسی دەکەن. ئێستا دێنە سەر شیکردنەوەیەکی قەسیدەکە. دەڵێن شاعر لە بیدایەت دەفەرمێ ئین البەرقە، ئین البەرقە، وشەی ئینەی بەکارهێنایە. ئینە وەکو لە پرۆگرامی خۆمان خینمان یەکێک لەو ئامرازانەیە کەوا لە بۆ تەوکید بەکاردێ. ئینە، ئەنە، لام بچێتە سەر ئیسم، هەروەها کول کاتێ جێناوەکی لە دوادێ لە بۆ تەوکید بەکاردێن، بەڵام ئینە زۆر دووبارە دەبتەوە وەکو ئێستا هیتمان. إن البرق لا يتسع إلا من سحابة واحدة، وەکو دەبینین لێرە وشەی ئیلامان هەیە. لەو وەحدەیە بابەتێکمان هەیە بە ناوی ئەلیستیثنا کە ئامرازە سەرەکیەکەی ئیلایە. ئەو کاتی دەیخوێنین و دەیزانین لە بابەتی ئیستیثنا ئەگەر هاتوو بە نەفی دەستی پێکرد بوو، ڕستەکە نەرێ بوو، لێرەکە لای لە پێشە لای نافیە، واتە ڕستەکە نەرێیە. هەر کاتێ ڕستەکە نەرێ بوو، ئیلای تێدا بوو، ئەو کاتی ئەو ئیستیثناءە زۆری ئیستیثناءەکەی دەبێتە ئیستیثناء
مفرغ دەبێتە ئیستثناءێکی مفرغ. ئیستثناءەکەی چ جۆرە ئیستثناءێک دەبێتن؟ مفرغ دەبێ. لەبەر چ مفرغ بوو؟ گوتمان لەبەر ئەوەی ئیلای تێدا بوو، ڕستەکەش نەفی بوو، یعنی لایەکە لای نافیە بوو. جا کاتی ئیستثناءەکە مفرغ دەبی زۆر گرنگە بیزانین ئیلا پێی دەگوترێتن ئەدات حەسر یاسایە. هەر کاتێ ئیلا لە ڕستەیەک هات زۆری ئیستثناءەکەی مفرغە. چۆنمان زانی مفرغە؟ لەبەر ئەوەی نەفی لە پێشا دەبوو. لە نەفی ڕستەی نەفی ئیستثناءەکە دەبێتە مفرغ، ئیلا پێ دەگوترێتن چێ؟ پێ دەگوترێتن ئەدات حەسر. ڕستەی دووەم ئیلا ئەنەه. لە پرۆگرامی ئێمە هەر کاتێک وشەی ئیلا لەگەر ئەنەی پێکەوە هاتن، ئیلا ئەنە غەیرە ئەنە بە مانای تەعارض دێن. بە مانای دێن تەعارض. هەروەها پێشی دەگوترێتن ئیستدراک. إلا أنه يضيء آلاف الجزر في كل مكان. دەبیشتیش کەش بزانین لەو ڕستەی ئالافمان هەیە، ئالاف جەمع کاتێ دەکەینە مفرەد دەبێتە ئەلف. الجزرمان هەیە کاتێ دەکەینە مفرەد دەبێتە الجەزیرە. وشەی کولمان هەیە لێرە، بەڵام مادەم جێناوی لەگەڵ نییە ئێمە ناڵێین تەوکیدە، ئێمە باسی تەوکیدی لەگەر ناکەین. والزلازل زلازل جەمعە کاتێ دەکەینە مفرەد دەبێتە زیلزال لە نەفسی قەسیدەکەی خۆمان ئیتمان. دیسان لا تدرك إلا بلدا واحدا دەبینین لێرە ئیلامان هەیە. ئایا ڕستەکە ئەرەیە یان نەرەیە؟ دەیان ڕستەکە نەرەیە لەبەرەوەی لای نافیەی لە پێشە. گوتمان ئەگە ئیلا هەبوو لای نافیە لە پێش بوو زۆری ئیستثناءەکەی دەبێتە ئیستثناء مفرغ. کە ئیستثناءەکە مفرغ بوو گوتمان ئیلایەکە پێی دەرێن ئەدات حەسر. وەکو لە ڕستەی یەکەمیش باسمان کرد دووبارەیە ئیلامان بیت دەزانین مەوزوعەکە ئیستثنایە. ئامرازێک نەفیمان لە سەرەتا دیت دەزانین زۆری ئیستثناءەکەی مفرغە. کە مفرغ بوو ئیلایەکە پێی دەرێن ئەدات حەسر. دەچینە سەر ڕستەی چارەم. ولكن هديرها المزمجر في جوف الأرض يهز كل البلاد. لكنمان هي لكن لزور شوێنی منهجی خۆمان دووبارە دەبێتەوە. لكن هەمان مانای ئیلا ئەنەی هەبوو، هەردووچیان ئامرازی تەعارضن کە تۆی قوتابی خۆشەویست لە پۆلی 11 دەتخین پێت دەگوت ئیستدراک. ئێستا پێ دەرێن تەعارض. ولكنها هديرها المزمجر في جوف الأرض يهز كل البلاد. وشەی جوفمان هەیە لە وشە و ماناکان دەیخینن. جوف یعنی ناخ، یعنی باطن، تەضادی هەیە پێچەوانەکەی هەیە کە بە مانای سەطح و خارج دێتن. ئێستا ئەو چوار خانەی یەکەممان باس کرد. چوار خەتی یەکەم دەچینە سەر بەشی دووەمیان، دەچینە سەر بەشی دووەمیان. وأنت أيتها الحرية وهجك أخطف من البرق. أنت لۆی ئەنتی بەکارهێنایە، ئەنتەنیە ئەنتیە لەبەرەوەی وشەی حڕیە مؤنەثە. وأنت أيتها الحرية أيتها الحرية وهجك أخطف من البرق. لێرە وشەی ئەخطەفمان هەیە، وشەی ئەخطەفمان هەیە لەسەر وەزنی ئەفعەلە. ئەخطەف لەسەر وەزنی ئەفعەلە. ئەخطەف لەسەر وەزنی ئەفعەل کە ئیسم تەفضیلە. لە پرۆگرامی خۆمان دەیخینین، پێویستە تۆی قوتابی بیزانی. وأنت أيتها الحرية وهجك أخطف من البرق وخطوك أسرع من دبيب الزلزال. دیسان ئەسرعمان هەیە، ئەسرعیش وەکو ئەخطەفی لەسەر وەزنی ئەفعەلە ئیسم تەفضیلە، پلەی باڵا و بەراوردکردن. ئەوە داخێنین. وإن غضبك ليعصف بغضبة البحر. دووبارە ئینەمان هەیە کە باسمان کرد ئینە لە بۆ تەوکید بەکاردێ. وانفجارك تهون معه البراكين.
البراكين جمع مفردكي البركانة. ئێستا دەچینە سەر بەشی چیتر لەوە بەشەکانی ئەو قەسیدەیە. وكما يبعث ضوء الشمس، طبعا كافك كافي تشبيه أداتي تشبيهها. يبعث ضوء الشمس، ضوء الشمس لێرە ضوءمان هەیە لە وشەومانەکان دەیخینین کەوایە لە پرسیارە گرنگەکان کە عیلاقەی بە حاسەی بەسەر هەیە. الشمس یەک لە پرسیارەکان زارێک کاتی تۆ لەو زاری دەرێ شەمس ڕەمزی چییە؟ شەمسەکە ڕەمزی چییە؟ طبعا دەبی بزانین شەمس ڕەمزی الحياتية. شمس رمزي الحياتية، رمز الحياة. ثم رمز يقلب بابا كان بروجرامي خومانا. بين الأمواج، الأمواج جمع بكين مفرد بتاع الموج. الأمواج كاتي دبكين مفرد دبيتا الموج. الجبال پێویستە مفردەکەی بزانین. زۆر زار لە وزاری جەمع بە تایبەتی جەمع تەکسیر دێتەوە داوای مفردمان لێ دەکات. الجبال مفردەکەی الجبل من خلال الضباب والعواصف الهوجاء. العواصف مفردەکەی العاصفة. تبعثين فجرك من روح إلى روح، روح إلى روح بمعنى كس لبو كس دي، ومن أمة إلى أمة. السادسين سار بشي تير لتختفي أشباح الظلام. أشباحش جمع، أشباحش جمع بو إما بيستا مفردي أشباحي بزانين. أشباح جمع مفردكي دبيتا شبح. في نور الفجر الجديد فلا عبيد، طبعا ولا نافية للجنس. عبيد مفردكي عبد. هناك ولا طغاة. إسا حەز دەکەم باسی بابەتێکی گرنگ کەم لەو قەسیدەیە، ئەویش بریتیە لەوەی مؤشرات و نیشانەکانی مەذهەبی ڕۆمانسی چ هەبوو لەو قەسیدەی. چۆن زانیمان ئەو قەسیدەیە سەر بە مەذهەبی ڕۆمانسیە. سەرەتا دەڵێم تەنها بەناوەکەی کاتێ دەرێ نەشید الحڕیە سرودی ئازادی یەکێک لە داواکاریەکان و خاڵە سەرەکیەکانی شاعرانی ڕۆمانسی بریتیە لە طەلەب الحڕیە، داوای ئازادیان دەکرد. ئەوە مؤشر یەکەم. خاڵی دووەمیان دەبینین لەو قەسیدەیە الالتجاء إلى الطبيعة، الالتجاء بالطبيعة، پەنابردن لە بۆ سروشت، بەکارهێنانی دیاردەی سروشتی. شاعرانی ڕۆمانسی زۆر زۆر ڕوو لە باوەشی سروشت دەکەن. وەکو دەبین لەو قەسیدەیەش باسی سەحابەی کردبوو هەور، باسی جەزیرە و دوورگەی کردبوو، باسی جەوف الأرضی کردبوو زەوی، باسی جیبالی کردبوو شاخ، باسی شەمسی کردبوو هەتاو. دەبینین دیاردەی سروشتی زۆر زۆر بەکارهێنەیە. خاڵێکی تریشیان کە دەزانین مؤشرێکە لە مؤشرەکانی مەذهەبی ڕۆمانسی لەو قەسیدەیە بریتیە لە الاعتماد على العاطفة. عاطفەی تێدا هەبوو. عاطفەکە لە چ بوو؟ عاطفەکە لە وشەی غەضەب تووڕەیی کە سیفەتەکە لە سیفەتەکانی مرۆڤ، کەچی شاعر دەرێتە ئازادی تووڕەیی تو پاڵدانی سیفەتی مرۆڤ لە بۆ شتێکی بێجیان، ئەو پێ دەرێن تەشخیص. تەشخیصیش یەکێکە لە بابەتەکانی خەیاڵ. تەشخیص، تەشبیه، سووەڕ، ئەوە بابەتی خەیاڵن. کەواتێک کە شاعر لێرە تەشخیصی بەکارهێنایە لە غەضەبەکی، کەواتە ئەوەی کردیە ئاعتیمادی لەسەر خەیاڵ کردیە. ئەی عاتیفەی چ تێدا بۆ قەسیدە؟ کۆمەڵێک عاتیفەی تێدا بوو. ئێستا دینە سەر باسکردنی ژیانی شیرلی کە گوتم هەرچەندە زۆر مەطلوب نییە لەو ئێوەی قوتابی لەبەرەوەی تەنها لە کتێبی مامۆستای هەیە، بەڵام هەشتەشی لێ بزانن خراپ نییە. شیرلی شاعر ئینگلیزی ڕۆمانسی، شاعرێکی ئینگلیزی ڕۆمانسیە، واتە نەکلاسیکە و نەواقعیە. ألفاظه بسيطة وسهلة وموسيقية، وشكاني سادة وساكار وآوازك موسيقي تدايا. والله هلا نكي ما بس مان شعر دقة أصلية كيتي إنجليزية كي نقول رجير دراوكا.
أبدع في 20 من عمره لا داهناني كرديو بوتا شاعري بناوبانغ لتمني بالصالي توفي غرقا شوازي وفاة كدنكشي خنكان بوا سنة 1822 للميلاد صالي 1822 خنكاية لناو آوا طبعا يما غرق مان هي لغا خنق هرچان خنكانن خنق زياتر با حبل و بغازة بلام غرق خنكاني ناو آوا لنسأل وشو مانا كان معاني الكلمات صحابة ما معنى غيمة دي صحابة غيمة هردشان واتا حور الجزر جمع تكسيرة مفردكي الجزيرة جزيرة بمعنى استيبيناسكي مساحة من اليابسة تحيط بها المياه بارت الزاوية وشك سؤال دوري جيرابي بأو الهدير من هي يعني الصوت المرتفع العالي دنجي جورو برز الزلازل جمع تكسيرة مفردكي زلزال طبعا الزلازل مادام ألف لاين بيو وباشا برين الزلزال تيا هزة أرضية عنيفة لرينويتش زور بقوة الزاوية يعني بوما لرزة المزمجر تيا الذي يكثر من الصياح والصخب دنجك كوات تقو شاق شريق الزور لقدابيت جوف الأرض يعني باطن الأرض ناخ يعني داخل الأرض هروها ضدكي تبيت سوانا كيتيا جوف ضدكي يعني خارج يعني السطح دروا استاذين السر حل كدني بسيار والله مكان بسياري هرا جرينجي دري استمع الى النص مرتين ثم احدد فكرته الرئيسيه دو زاران جي لدقه كرادا قرم طبعا دو زار ما خوين دو زاريه كمان كدمانه كودي زار دومش شكل نوما لبوكت سأحدد تشتيق نشان دكم فكرته الرئيسه بيروبوتنا سركي لبير مكة همو قصيدك فكرة هي فكرة الرئيسي كهرا جرينجكيا كوا بابتك للسوي وسطايا ولا الدوري ويدو خليتوا هروها فكرة شي ثانوي هي بلادو جرينجا بزوكو خالية كميان نابي فكرة فرعي شي هي زا أو قصيدة داوي تسمع دكا فكرة الرئيسة كيتسيا شاعر زياتر ما بس يتسبوا سرعة انتقال ثورة الحرية من أمة إلى أمة أخرى أو خاليان بزاني جرينجا فكرة رئيسكي سرعة انتقال ثورة الحرية زور بخيراي قواسنوي شورشي أعزادي وأعزادي خوازان من أمة إلى أمة أخرى لقليك وبو قليك شتر أو خاليان لبريبكي شتيكي باشا أو درباري فكرة رئيسكي أو زارا ضلي أستمع إلى الأسطر الأربعة الأول جيلات سوار ديريا كم رادقرم باشان والله أو بسيارنا الدمو وسجل ما له علاقة أو شانته ماردكم كوا بيوندي هيبته بهستكان ئاگادار بە ئەو پرسیارە زۆر گرنگە و لەو زاری زۆر دادێتەوە. بەڕێزی قوتابی پێنج هەستمان هەیە ئەمە. لەمسمان هەیە دەستدان، شەممان هەیە بۆنکردن، ذەوقمان هەیە تامکردن. ئەو سێیان لە پرۆگرامی ئێمە نییە و باز نەکرێ لە هەر پرسیارێکاتەوە ئەوە هەڵەنە. ئەوەی لە پرۆگرامی ئێمە هەیە دوو حاسە باس کرا. حاسەی سەمع بیستن لەگە حاسەی بەسەر بینین. زالەوە پرسیارەی دەڵێ ئەو شانەم لۆ دیاری بکەکەوە پەیوەستن بە حاسەی بەسەر بینین. طبعاً وشەکانی کە بە حاسەی بەسەر پێویستن زۆرن، زیاتر بینین باوترە لە بیستنەکەی. ئەلبەرقمان هەبوو بروسک کە ئاگرەکەیە نەک ڕەعد دەنگەکە نا گەوارە نا بروسک هەورە تریشقەکە. سەحابە هەور یوضیع ڕۆناکردنەوە ضەوء. الجزر دوورگەکان، مەکان شوێن، بەلەد شار و شوێن، الأرض زەوی، البیلاد وڵاتەکان ئەوانە تەمان هەموو بە چاو دەبیندرێن. دەڵێ ئەی چ وشەیەک پەیوەندی هەبوو بە حاسەی سەمع هەستی بیستن دەڵێن کەلیمەی هەدیرمان هەبوو، هەروەها کەلیمەیەکی تریشمان هەبوو ئەویش مزەمجێر. هەدیر و مزەمجێر دەنجی گەورە و دەنجی بە شاق و شریق ئەو دوایان دەبیسترێن. زە مەرز نییە تەنها وشەکانی ناو کتاب بێتەوە. تۆی قوتابی پێویستە ئەوانەی ناو کتێب بزانی وشەی تریش هەیە زۆر ئاسانن لۆ نمونە ئیستیماع جێلێبوونە، مۆسیقا و غینا گۆرانی و دەنجی مۆسیقا ئەوە هەمووی سەمعن، هەروەها تەرتیل قورئان سەمعە، غەڕەدە البولبل خوێندین بولبولەکە هەموو سەمعە ئەوانە،
ئیتریشمان هەیە بە سەرن زۆر جاران دێتەوە ئەو شتانێک کە دەبیندرێ ئەگەر تۆی قوتابی زانیت زۆر باشە ئەگەر نادەبی تەمەشایەکی وشەی پاش و پێشی بکەی لەوەی بزانی ئەو وشەیە پەیوەندی بەچێ هەستێکی هەیە کە مەرز نییە زۆر جاران وشەکە تۆ عەرەبیەکەی بزانی زۆر جاران لە وشەکەی پاشی بەدیار دەکەوی وەکو هاتی تۆ لە پرسیارێکی وزاری دەربارەی یەلوح الجەمال یەلوحەکە دەرێت عەلاقەی بەچێ حاسەیەکی هەیە لەوانەیە توی قوتابی نەزانی ئەو لە لەوحە هاتیە لەوحەش تابلۆیە بە چاو دەبینی بەس ئەگەر تەماشا وشەکەی پاش بکەی ئەلجەمال یعنی جوانی بە جوانیەکەی دەزانی ئەوە وشەیەکە عەلاقەی بە حاسەی بەسەر و بینین هەیە جا بابەتی ئەو حاسانە شتێکی گرنگە دەچینە سەر پرسیارێک تر لەو پرسیارانەی کە لە کتابی خۆمان لێمان دەکاتێن دري ما الفكرة التي أراد الشاعر التعبير عنها من خلال البرق والزلازل شاعر كباسي هەورە تریش قەو زەوی لەرزەمان لۆ دەکات دەوێت چمان پێ بڵێ تقریبا دووبارەیە شاعر دەیۆبرێت ثورة الحرية تنطلق من بلد واحد شۆڕشی ئازادی خوازی لە شارێک سەر هەڵدەدا ولكن تأثيرها تنطلق بسرعة إلى سائر البلدان بەڵام کاریگەریەکەی زۆر بە خێرایی لە بۆ شارەکانی تریش دەڕوە پرسیارێکی تر کە زۆر گرینگە پرسیارێکی زۆر گرینگە ئەمە لە دەرسی ڕابردوو زۆر لە سەری ڕاوەستاین بابەتی تەشخیص بوو کە گوتمان پێناسەکەش دەبی تۆی قوتابی لەبەریکەی إعطاء صفة إنسانية لما ليس إنسانا بەخشینی صفەتی مرۆڤ بە شتێکی بێجیان زادەرێ لەو قەسیدەی وشەیەکمان لۆ دەربێنە وشەیەکمان لە بۆ نیشان بکە ئەو وشەیە پەیوەندی بە چه هەبیتن پەیوەندی هەبیتن بە بابەتی تەشخیص تشخيص تسا تشخيص حرية شاعر صفتي مروفي دابته حرية صفتي مروفي دابته حرية دارين غضبك تريت طبعا غضب أصلا صفتي إنسانة كتي شاعر ليلة دايتة حرية كواتا أو بسيارة مهمة بابتي تشخيص بسيارة مهمة كشاعر ليلة بكاري هنايا دیسان أحدد الفكرة المعبر عنها في الفقرات دري لو سؤال خالي لو خالاني تر زياتر شاعر فكرية باس كرديا أو زياتر دوباريا الحرية أسرع انتشارا وانتقالا من البرق والزلازل آزادي بلاوبون وكي زور خيراتر وقواصن وكي خيراتر لا هورة ريش قولا أبو ملرزا وثورتها أعنف ثورة من البراكين شورشكش زور بهستر للشورشي قركان وبركان ونوره أقوى من كل نور تشككشي لهم التشك روناكترو كاريجر ترى استادي نسر بابا تشتريبس لبسيارة كان بسياري سارة مشان مهمة كيلت دا باسي بابتك دكا كأمل درسي كم زور لسري الراوستين أبيش بابتي رمز بو داري أستمع إلى الأسطر السبعة الأخيرة جيل حفقتي دقرم حفقتي كوتاي بسياري ألفيان داري إلى ما يرمز الضباب آية الضباب يعني تمومج رمزيتيا والعواصف الهوجاء رشباي السرشيت وتيقدر رمزيتيا تو يقتابي خوشويس بيويست بزاني هم ضباب وهم عواصف الهوجاء رمز لبو يكشت فرقيان نيا ضباب وتمومج لقر رشباي تيقدر هردوشان رمز لبو رمز لبو الظلم استمكردن الاستعباد كدنا بندوت وسانوا قهر الشعوب استمكردن لقلان زا بريزم اگر هاتوا قوتي الضباب رمزيتيا تو هر ظلم واستعباد وقهر الشعوب دنسي قوتي عواصف الهوجاء رمزيتيا هر ظلم واستعباد وقهر الشعوب دنسي ذكري لو زاري بيتوا بري الضباب رمزيتيا الف الظلم باء الاستعباد جيم قهر الشعوب دال بري كل الاجوبه الصحيحه طبعا كل الاجوبه صحيحه همي راستا لقباء دري ما دلالة قول الشاعر شاعر ما بس يتسيك دري تبعثين فجرك من روح إلى روح ما بس يتسيك للروح إلى روح درين من شخص إلى شخص هذه ما بس يتسيك من أمة إلى أمة أو ديارة يعني من أمة إلى أمة أخرى لقليك وبو قليك شي تر استدينا سر بسياري پێش کۆتایی کە پرسیارێکی گرنگە لەو زاری شاتیتەوە
ما نتيجة انتقال الحرية كاتي آزادي لقليك ودسيتا قليشتر برهمي تسدبيتن نتيجة كي تسدبي أنزامك تسدبي أنزامكي سن أنزامك دبي دلين يكم اختفاء أشباح الظلام نمانو ونبوني تارماییەکان تاریچەکان دووەم زەوال العەبید توانەوە و بوونە بەفر و لەبەر چاوەنبوونی کۆیلایەتی دەبێتە شتێکی عەیبە مرۆڤ شانازی پێوە ناکە و بە هیچ شێوازێک قبوڵ ناکە وەکو بەندە تەعامل لەگە بکرێ خاڵی سێەم المستبدين بهم أو كسانش كوا خلچان بكولي دك دستمي على خلق دكت وات الطغاة الظالمكان نامنين كوات الظالمان نتيجة براوبونوي حرية سيا يكميان اختفاء أشباح الظلام دوميان زوال العبيد سيميان زوال المستبدين نماني الظالم طاغوتك آخر خال أعطي شاهدة من التاريخ على تأثر أمة بثورة أخرى وێنەیەک لە مێژوو بێنەوە کەوا شۆڕش لە وڵاتێک سەری هەڵدابی کەچی گەلەکانی تر پێی کاریگەر بوو بن و ئەوانیش شۆڕشیان کردی طبعا لە قەدیم اندلاع الثورة الفرنسية شۆڕشی فەڕەنسی بەناوباگ سەری هەڵدا لە ساڵی 1789 ساڵی 1789 میلادی وانتقالها کاریگەریەکەی گۆزراوە لە بۆچێ الشعوب الأمريكية والمصرية قالي أمريكي وقالي مصريش بيسر سامبونو شورشيان كد هروها لصالي 13 كانيش 2013 كبتساي خمان بينيمان يكمين زاركاتي كوا شورشي لتونس سري هلدا باشان ولاتكاني وكو ليبيا ومصر وسوريا ولاتاني تريش بي كاري قربون كواتا شورش لقالك سر هلدا بلام قالكاني تريش بي كاري قردبين لێرە قوتابیانی ئازیز تانیمان شیکردنەوەیەک لە بۆ قەسیدەی نەشید الحوریە شیلی بکەین هەم لە خوێندنەوەی هەم لە شیکردنەوەیەک لەلایەنی بەلاغی و لەلایەنی قەواعیدی هەروەها باسی مؤشرات و نیشانەکانی مەذهەبی ڕۆمانسیشمان کرد لەو قەسیدەیە پاشان وشەمانایەکانیشمان باس کرد و جەمعەکانیشمان کردنەوە مەفرەد پاشان وەڵامی ئەو پرسیارانەشمان داوە کەوا لە کتاب کردیتی مایتی ئێستا تەنها برێن شێوازی هاتنەوەی ئەو پرسیارانە لە وزاری چۆنە دەڵێن لە وزاریش ئەو پرسیارانە هاتیتەوە لۆ نمونە دەرێ إحدى هذه الكلمات لا تتعلق بحاسة البصر سنوشيكمان هي يچێک لە وشانە پەیوەندی بە بینین نییە واتە سێیان پەیوەندیان بە بینین هەیە بەس یەکێکیان پەیوەندی بە بینین نییە النەجم بە چاو دەبیندرێ ئەستێرە الشوك دركودال بتساو دبيندري هدير دنجي جورا دنج أوا دنج بتساو نابيندري الورديش بتساو دبيندري قول كواتا والله ما راستك تسبو والله ما راستك جيمبو والله ما راستك جيمبو هدير بو واتا دوري دنجي جورا أويان بتساو ندبيندرا بلكو علاقة بحاسي سمعها لو والله ما راستك تسيا جيم بسياري دوميان نتيجة انتقال الحرية من شخص إلى شخص هي كاتي آزادي لكسيك ولو كسيك دقوازيته أنزامك يتسدبي ألف اختفاء أشباح الظلام تواوا زوال العبيد أويشيان تواوا زوال المستبدين أويشيان تواوا دال كل ما ورد الصحيح هرسيشان رازبون بلي هرسيشان رازبون وكو باس ما كرت ما ويك كميك فيش استا كواتا والله مراستك سيدالا كل ما ورد الصحيح بسياري السيميان في قصيدة نشيد الحرية لا قصيدة نشيد الحرية ولكن هديرها المزمجر في جوف الأرض يهز كل البلاد دري لو قصيدة جوف الأرض ناخي الزبيبة ما نايتسدي أو لو شو معناها كان أو لو شو معناها كان هاتي تو جوف قلت ما بمعنى ناخدية ظاهرة وتدري نا ظاهرنية أو عكسيتي بيت سوانيتي فوق سرويتنا أوشيان هلايا أدي أعلاها برزيكيتنا أدي جوف باطننا خبالي جوف وباطن هردوشان بمعنى ناخدين وكو دليت سوما دكتوري باطني واتناو كتاب يعني عزيز زانيمان وڵامی دالەکەتەواوە لێرە فێرە ئەوەش بووین کەوا بزانین لە وزاری پرسیار بە چ شێوازێک دێتەوە سێ پرسیاری وزاریمان حەل کرد هیوادارم
سوودێکی باشتان لەوانەکە بینیبی و وەکو دەستپێچێک لە بۆ ئەو وەحدەیە تانیمام بە شکلێکی جوان بچینە ناو وەحدەکە ئیتر بە هیوای سەرکەوتن لە بۆ هەموو لایەک.